شیستان لەگەڵتان بەردەوامە بین باس لە کتێبێکەکەین کە پێمە بێ قۆناغی یەکەم بە PDF بڵاوبۆتەوە کتێبەکە ناوی میدیای سەربازی و جەنگیە دیارە بێگومان ڕۆڵی میدیا لە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری گشتی لە ڕێگەی ڕوونکردنەوەی ڕەهەند و پێداویستەکانی ئاسایشی نیشتیمانی زۆر بەڕێز نووسەر و وەرگێڕ کاکە هێمن قادر ڕوغزایی ئەم کتێبەی وەرگێڕاوە باس لە میدیای سەربازی و جەنگی شەکەین بەڕاستی لە ئەم تەوەرەیە زۆر بەخێر بیکا من کۆمەڵک بابەتت باس کردووە هەم چەم کەم بنەماکانی میدیای سەربازی با بڵێن سەربازی و جەنگی ئەگەر پێم بڵێ میدیای سەربازی و جەنگی وەکو چەمک لەم کتێبەیە چۆن باسی لێواکە سەردا سوپاسان دەکەم سلااو لە بینەران دەستخۆشتان لێکم کە گرنگیتان بە بابەتەدا بەڕاستی میدیای سەربازی بەشێکە لە میدیای گشتی یعنی هەر جیا ناکرێتەوە لە میدیای گشتی بەڵام وەک چەمک کە جیابووەتەوە لە سەرەتای سەدەی بیستەمە لە سەرەتاکانە بە شێوازی دەرکەوت بەڵام بەو شێوازە ئەوە نەبوو ناوێکی تایبەتی هەبێت دواتر لە شەستەکانیشە بە شێوازێکی دیکە هاتە ناو بواری میدیاوە ینی وەکو چەمکێکی جیاواز بەڵام بە دیاریکراوی وەک ئەوەی کە دیاریکرا لە نەوەدەکانەوە ڕسمی هاتە ناو بوارێکی تایبەتەوە جیاکرەوە ینی بوارێکی تایبەتی نییە جیاواز لە میدیای گشتی بەشێکە لە میدیای سەربازی یان بەشێکە لە میدیای گشتی بەڵام بە ئەو شێواز و پرەنسیپەی کە لە میدیای لە ژیانی سەربازیە هەیە ینی ژیانی سەربازی لە زۆر ڕووداوی هەیە جیاوازە لە ژیانی مەدەنی لە هەموو مینەکانی پێگەکانی ژیانە جیاوازە بەڵام لە هەماگاتە بەشێکی دانەبراویش نییە لی یعنی ئەمیش بە هەمان شێوازە هەم بەشێکی سربەخۆ نییە وەک زانستێکی سربەخۆ باسیکەی لە هەما کاتا بەشێکە لە میدیای گشتی بە هەموو هەبا هەر سێر بینین و بیستن و بینراوەکانیەوە زۆر باشە کاکێ من ڕۆڵی میدیای سەربازی و سەردەمی جەنگ چییە بێ لە بەرگریکردنی وڵاتە لە کاتی شەڕ و جەنگەکانە خۆی چەند بنەمایەکی گرنگی هەیە ینی ئامانجی سەرەکی میدیای سەربازی بریتە لە دروستکردنی یان پەرەپێدانی باوەڕی سەربازی و باوەڕی ئاینی بریتە لە خاڵی دووەم بریتە لە گرنگیدان بە ئاسایشی نیشتیمانی بە سەرکەوتنی کۆمەڵگە بەوەی کە بتوانێت لە ئاسایشی نیشتیمانیە یان پەرەپێدانی گەنجان و لاوان بۆی بتوانین ڕابێ لەگەڵ دۆخی جەنگەکە اینجا جەنگی دەرونی یعنی خاڵێکی دیکە ئەوەی کە جەنگی دەرونیە ئەوەیە کە بتوانێت ڕوبەڕووی جەنگی دەرونی بێتەوە چونکە جەنگی دەرونی هەموو پایەکانی جەنگی دەرونی خۆی لە چوار خاڵی سەرەکی خۆی بینێتەوە پەیام هێن هۆکاری گەیاندن لەگەڵ ئامانج یعنی هەموو پایەکانی هەموو خاڵەکانی بریت لە ناو بە میدیا ئەکرێ هەموو خاڵەکانی ئەم جەنگە بە میدیا ئەکرێ زۆر جار ئەم جەنگە کەسەکە نازانێت کە خۆی بانگەشەکارێکی گەورەی جەنگی دەرونیە خاڵێکی دیکە بریتە لە گەشەپێدانی کۆمەڵگە بەوەی کە چەمکی جەنگ لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە تا ئێستا تێکەڵاوی مرۆڤایەتی بوو ینی دوانەیەکی دانەبراوە لە مرۆڤایەتی بەوەی ململانی ئەوانەوە بۆ ئەوەی ئەمە لای خەڵک ئاسایی بکاتەوە بزانێت کە جەنگیش بەشێکە بەشێکی سەرەکی نییە بەڵام بەشێکە کە سروشتی مرۆڤایەتیە باشە چەندێکە سەرقاڵی وەرگێڕانی ئەم کتێبەی کاکێ من و هەروەها بۆچی بیرێ لەوە کردەوە کە کتێبێکی لەم شێوازە بخەیتە نێو کتێبخانەی کوردیەوە بەڕاستی ئێمە لە شەڕی داعش بینیمان کە زۆر جار میدیاکار بە هەڵا ئەکەوتە ناو کۆمەڵی هەڵی گەورەوە کە ئەبووە دواتر قوربانی زۆرتری لێ ئەکەوتەوە دواتر زانیاری ئەدا بە دوژمن لەم ئێستاوانە ئێستایش هەمان ئێستا ئەڵێ سێ درۆن بەر فڵانە شوێن کەوت ئامانجەکەی نەپێکا بەڕاستی هەندێک میدیامانەیە ئەگەر نەیار دوژمن ئەو میدیانەی هەبە هیچ چاوساقێکی تری ناوێت یەکێک لە هەرە مەترسیدارەکان ئەوەی کە ئێستا بە شێوازی PDF بڵاو کرۆبەوەی بە ئاسانی بگاتە دەستی ڕاگەیاندنکاران و هێزە ئەمنیەکان بەڕاستی من خۆم سپۆڕیم لە ڕاگەاندن نییە بەڵام وەکو ئەوەی کە هەستمە کرد کە ئێستا وڵات تووشی ڕووداوێکی نەخوازراوە بێتەوە یعنی
لە دۆخێکی هەستیارەی ناخۆشین ئەمە وەکوتم بەهۆی نەشارەزاییەوە بوو زۆرجار ئەکەوتی ناوام هەڵەوە زۆر جاریش بە ئامانجە یعنی یەکێک لە مەترسیدارەکانی جەنگی دەرونی ئەوەیە کە نازانی تۆ لە جەنگی دەرونیایی لەم ماوە هەم لە ئێرە و هەم لە دەرەوە یعنی زۆرجار کەسێکی سەرباز ڤیدۆیەکی 15 چرکەی هەیە لەسەرێکی لە کەشتیەکان گیراوە کەسێک ڕاکە لەسەر کەشتێکم ڤیدۆیەکی بۆ یادگاری خۆی تۆمار کردووە لە 15 چرکە یعنی دەستگا مخابراتەکان توانیوانە کۆمەڵە نهێنی لەسەر ئەو کەشتێ دەرکەن کە بزانە ئەمە چی کەشتیەکە چی جۆرە فڕۆکەیەکی لەسرە لە چی کاتێکە یعنی چوادەوری ئاوە بەڵام بە کۆدی سەر فڕۆکەکە ئەم ئەمانە دەرهێناوە یەکێک لە هۆکارەکانی دەستگا مخابراتەکان کە بەدەستی هێنێ بازنەیە یعنی کاتێکە ئیشی مخابراتی ئەکرێ کاتێکە ئیشی هەواڵگیری ئەکرێ چەند بازنەیە دیاری ئەکرێ لە بە پارەیەکی زۆر جار یعنی زانیاری دەست بێنن بەڵام ئێستا لە سۆشیال میدیا هەموو کەسێک میدیای تایبەتی خۆی هەیە هەموو کەسێک کەناڵێ لە گیرفانایەتی لە ماڵەکەیەتی ئەمە ئەبێتە هۆی چاوساغیەکی گەورەی دوژمن یعنی یان بەزانین ئەیکا کەسەکە خۆی مەبەستی ئەوەیە یان بە نەزانی ئەیکا زۆر کەسەی ئەڵێی وتەبێژی ڕسمی بەڕاستی دەستگایەکە یعنی هەر ڕوئەدا بەبێ ئەوەی بکۆڵێتەوە لەسەر چاوەکەی ڕاستەخۆی هێنێتی و بڵاویەکاتەوە لای خۆی ڕاستە ئێستا لە دنیادا بۆ نموناو کەسانی کە ئەچنە نێو بواری ڕۆژنامەگەریەوە پێڵێن ڕۆژنامەگەری جەنگیمانێ تایبەتمەندی خۆی هەیە ینی چەندین کەسێ و ینی نمونەی زۆر دیار هەیە ئەوانی کە لەو بوارەیە کارەکەن ڕەنگە شایەتیەوە بۆ من بن هەندێک دۆکومنتاری هەیە یەکێک لەوانە بەڕاستی فۆتۆگرافەرێکە ناوی جێمس نێتچەوەیە بەس سێری دۆکومنتەکەی لە یوتیوب هەیە هیوادارم هاوڕیانم کە کامێرەمانم بچن تەماشایکەن چۆن باس لەواکە پاش بینینی نازانم چەندەها خول اینجا توانیوەتی کامێراکەی بەرێت لە جەنگ فۆتۆ بگرێ بزانە چۆن هەم خۆی پارێزێ هەم یاساکانی جەنگ پەیڕەوکە هەم بەڕاستی پارێزراویش بێ و بزانە چیش ئەکات شتێک وێنە نەگرێکە زەرەر بە ئاسایشی نیشتیمانی بگەێنێ بەڵام وەکو تۆ باسیەکەی ئێمە ئەم شەوەڵە 2 تەقینەوە بوو دەنگی تەقینەوەکی بەێست ئەگەڕێن ینی شوێنی تەقینەوەکەش پیشانی نار ئەدەن بزانن ئامانجەکی پێکاوە باشە کاگە من پرسیارەکەم لەسەر ئەوەیە ئێمە کە ئەڵین میدیای جەنگی یەکسەر بەبیرت لایەوە بێ کە میدیایکی تایبەتمەندمان هەبێ بۆ بواری جەنگی بەڵام تۆ وەڵی جیا ناکرێتەوە لە میدیای گشتیدا پێت وایە میدیاکانی ئێمە توانیوانە میدیای جەنگی لە نێو بوارە گشتێکەدا بە خزمەت بە ئاسایشی نێتەوەی نیشتیمانی بەکاربێنن خۆی کێشەکە ئەوەیە کە میدیای جەنگی نییە ئەو وەختە ئەبێ فەراغێکە بێ یعنی تۆ ئەبێ بەدیلێکتە بێ بۆ ئەوە کاتێکە میدیای جەنگی وەک سەربەخۆ نەبوو ئەو کات میدیاکانی دیکە دێن ئیش لەسەر مەکەن بەشێکی سەرەکیە لە میدیایی گشتی یعنی ئەبێ میدیاکارانیش هۆشیاری ئەویان هەبێ کە ئەوان هاتوونەتە ناو لە زیاتر لە هەواڵە جێ ئەبێتەوە وانە لەو میدیانی کە زیاتر گرنگی بە میدیای جەنگی سێ بنەمای جیاوازی هەیە لە میدیای گشتی یەکەمیان سروشتی ململانەکان سروشتی هێزە چەکدارەکان لەگەڵ سروشتی بەڵگەنامە و کۆمەڵێ بەڵگەنامەی نەخوازراو هەیە یان تۆ لە میدیای سەربازیە نابێ هەموو هەواڵێ بڵاوکەیتەوە لە میدیای گشتە ئەبێ شەفافیەت هەبێ ئەبێ هەموو هەواڵێ بڵاوکەیتەوە ئەبێ تۆ بێلایەنە ئیشکەی بەڵام لە میدیای سەربازیە ناوێ بێلایەنە ئیشکەی یعنی ئەبێ لایەنگیری ئەوە بکەی لایەنگیری سوپای وڵات بکەی لایەنگیری جەماوەر بکەی لایەنگیری ئەو دۆسێ بکەی کە خۆت لەسەریتی یان ئێمە کاتێک کە ئەبینین بۆ نمونە کەسێ پۆستێکەکە لە پۆستەکەی جمێنی زۆری بۆ دێ بۆچی ئەم کلتورە هەیە لەبەرە تۆ ئازارت بە کەسەکە گەیان یعنی کاتێک کەسی ئازار ئەبینێ هاوارەکە دەنگ ئینەکات یان جمێنەدات بەمە ئازارەکەی کەمە بێتەوە ئەمە دەرونی مێشکی مرۆڤە هەیە لە هەمووی سەیرتر ئەوەیە کاتێکە بۆ نمونە ڕاگەاندنکارێک ئەڕاتە شوێنی جەنگیەکە ئەزانێ ئەمە جەنگە ئەم نەڕۆیشتۆ بۆ سەیرە ئەم ڕۆژتۆ بۆ جەنگ دەنگی تەقینەوە بیسێ دەنگی درۆ نەبینێ یعنی ئەو کە بینی کاتێ لە ڕاگەاندنکارێکمان بینی ڕۆشتە ناو جەنگەکە و هاواری وای لێ هات ئەمە لە ڕووی دەرونیەوە بۆ کۆمەڵگە مەترسی گەورە بڵاوکاتەوە کۆمەڵە خەڵکێ لەوانێ لەم دۆخە زیاتر بترسێ بەردەوام متابعی هەواڵ بکە کاتێک ئەبینێ کەسێکە قیژێنێ هاوارەکە ئەم زیاتر ناڕەحەتە بێ ئێمە گەیشتونەتەوە قۆناغی کە من
خەڵکی سلێمانیم ئەمەوێ دژایەتی هێزێک بکەم لە دهۆکە یان لە کەرکووکە یان لە کەلاریان لە جێگەیەکی دیکەیە ئەم دژایەتی من بۆ ئەو هێزە ئازاری بە منداوە بۆیە من هاتووم پەیجە دروستەکەم بۆ دژایەتی بەو هێزە کاتێککە من دژایەتی کەسی یەکەم لە هەولێر لایەنگیری یان دۆستی من هەیە دەیان برادری ئەفسەرم هەیە برادری نزیکی خۆ من لە هەولێرن یعنی مەترسی بۆ سەر ئەوان دروستەکەم ئەسەر من خزم و ناسرا و کەسی نزیکم هەیە لە هەولێر یعنی کاتێک کە ڕقەکەم هەیە لەم هێزە ئەڕۆم کۆمەڵێ تانە و کۆمەڵە بوختانە بۆ دروستەکەم کۆمەڵێ چاواشەکاری ئەەکەم بۆ ئەم هێزە مەترسی لەسەر خەڵکی هەولێر دروستەکەی مەترسی لەسەر خەڵکی ئەو ناوچە دروستەکەی یعنی تۆ خۆت بە خۆت نەزانیوە ئەبیتە چەکێکی دوژمن میدیا چەکێکی دووسەرە لە هەردوو سەرەکەی تۆ ئەتوانی هەم ئێستا ئەمریکا باسێکی پێشتە بڕن ڕێک بە زەقی دیارە درۆنێک گەندرێ بە سلێمانیەوە ئەکرێ بە هەڵا و بەحساب زۆرشت هەیە درۆنێکیش بە هەولێرەوە ئەنرێت بە هەڕۆن ئاری خراپە و دەسەخات سەبرینەکە وەڵی هەر ئەیڵم چکە دڵمەتەقێنێڵ خۆی مەترسیەکە ئەوەیە ئەمەیە مەترسیەکە یعنی بۆ کەسێک پێی خۆش بێ کە درۆنێک بنرێ بە سلێمانیەوە پێی خۆش نبێ بنرێ بە هەولێرەوە بە شانازی و باسی و کابڵە سیستەمی بەرگری هەیە تۆ بۆ زانیاری دزە پێکرایان ئەمە زانیاری ئەیدێ بە بەرامبەر ئەیدێ بە نەیار سیستەمی بەرگری تەنها لەسەر باڵۆزخانە هەیە ینی لە گوڵستانخانە لە هەموو شوێنێک نییە بەس کاک هیواوانێ کاکێ من ئەمە کاری زیاتر وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەرین بەڕاستی میدیای جەنگی پرەنسیپێکدانن حەسوود لەم کتێبەی جەنابە دووەر بگرن شتێک بن بە میدیاکان بڵێن بەم جۆرە لە کاتی زانیاری بڵاوەکەنەوە لایانی پەیوەندیدار زانانی بڵاوەکەنەوە بەڵام ئەوە بەس بە پێویست نییە یعنی زۆر جار کەسەکان بۆ خۆ دەرخستن جەنگێکی دەرونیان بەرپا کردو ئەم جەنگە دەرونیە زیاتر کاریگەری زۆر جار لەسەر خۆشیانە بێت نەک لەسەر بەرامبەر یعنی تۆ ئەبێ بێیت بە شێوازێکی نیشتیمانی بیرکەیتەوە لە هەر بوارێکە هەبێ بە شێوازی بیرکەیتەوە کە تۆ لە کوردستانە لە هەر جێگەیەک مناڵێکی کورد تووشی ئازارێک بێ بەڕاستی تۆ ئەبێ بە ئازاری خۆتی بزانی من هیچ ئیشم لەوە نەبوو کە کتێبێک وابرگێ بەڵام هاتم کە سێرم کرد لە ناو سۆشیال میدیا ئەو هەڵا گەورە هەیە بۆ ئەوەی ڕێگری لەمە بکەین ئەم کارە بچووکەی خۆم کردو ینی کارەکەم کارێکی سەرەتاییە ئەتوانم بڵێم بێکەم و کورتی نییە بۆی بە PDFیش بڵاوم کردو بۆی بە خێراترین کات بگا بە زووترین کات بگا لەم ینی بە شێوازە بڵاوم کردو کەسێک ئەتوانێت کۆپی بکات و لای خۆی دای بەزێنە بەربەر بۆ کەسێک بیاوێ سیمینارێک لە جێگەیەکە ئەنجام بدایە کەسێک بیاوێ بۆ هێزەکەی خۆی بۆ پێشمەرگەکانی بۆ دەستگاکەی خۆی بتوانێت لێ کۆپی بکات و لەوێ بڵاوی بکات یعنی بە شێوازێکی بەغیلانە نەم کردو بەوەی کە هیچ کەسێ نەتوانێت باشە دەست خۆش بێ کاکێم باسێکیۆم بۆ بکە سۆشیال میدیا بەگشتی لە سەردەمی ئێستاە چۆن نتوانێت کاریگەری هەبێ لەسەر میدیای سەربازی لە ئێستا دەکە خۆناغی تقریبن ئێمە شەڕەکە لەگەڵ ئێمە نییە بەڵام ئێمە تەرەفێک نین لە شەڕەکە لایەنێکیش نین بەڵام نزیکین لە شەڕەکەەوە یعنی ئەبێ هەر ئەو پریشکی ئاگرمان بەربکەوێ بەڕاستی ڕۆژانە بەرمانەکەوێت و حتمما ئەوترێ فیشەکێک کە گوێت لێ ناتکوژێ ئەو فیشەکەی کە ئەتکوژێ گوێت لێ نییە بۆیە مرۆڤ لە دنیا کە دێتە دنیاوە ئەزانێ مردنێکەیە قۆناغێک بە ژیانی هەیە قۆناغەکانی مردنی جیاوازن بەڕاستی کاتێک کە باسی کوشتنەکەین لەوانەیە جیاوازتر بێ لەوەی کە بە ڕووداوێکی تر بمرێت لە سێ ساڵی شەڕی داعشە 1050 پێشمەرگە شەهید بوو لە بەرەیەکی دوور و درێژە تەنها لە ماوەی ئەو چەند ساڵەدا نزیکی 2000 کەس بە ڕووداوی هاتوچۆ بە ڕووداوی تەزەری کۆچی دواییان کرد یعنی تۆ کاتێک کە ڕۆژت تەوا بوو ئیتر بە درۆن بیان بە حادیسەی ڕووداوی سیارە بیان بە ڕووداوێک بێ لە ماڵەدانیشی کۆتایی بەژیانت دێ سۆشیال میدیا لەم کاتا پێویست نییە پێویستە هەموو هەواڵێکی جەنگی بڵاو کاتەوە ئەوەی کە تایبەتمەندە بە هێزی سەربازی بەڵام پێویست نییە هەموو وردەکاری هەموو ڕووداوێک بڵاو کاتەوە پێویست نییە تۆ پێویست لەم کاتا ڕوبەڕووی جەنگی دەرونی بیتۆ جەنگی دەرونی مەترسیدارترە لە جەنگی درۆن و لە جەنگی موشکی بۆ لەبەرە تۆ نازانی سەرچاوەکەی کێیە زۆر جا کەسەکە خۆی هۆکارێکی جەنگی دەرونی زۆر جا من ڕەنگە کە دانیشم لێرا سەرچاوەیەکی جەنگی دەرونی بەڵام بە خۆم نەزانی بێ بۆیە سۆشیال میدیا ئەبێ کار لەسەرەوە بکەین کە ڕوبەڕووی جەنگی دەرونی ببینەوە لەم قۆناغێکە کە گرنگی بە هۆشیاری نیشتیمانی بدەین
ینی من کتێبێکم هەیە لەسەر هۆشیاری نیشتیمانی چۆن هۆشیاری نیشتیمانی لای تاکی سەرباز و لای هاوڵاتی زیندوو ئەەکەیتەوە یعنی لەم قۆناغا گرنگە بەوە بکە ئەممان لە ناو کەشتیەکەین هەر کە زەرەر بکە هەمومانی هیچ کەسێک نییە بەدەربێ لەو زەرەرە مۆبایلەکانی ژێستا هەموو کەسێک بۆ پەیجەکەی خۆی درۆنەکەکەێت خوار نزیکی ماڵەکەیتی وێنەی مەگرە و ڤیددیۆی مەکە و بڵایەکەیتەوە پێت وابێ ئەمە بابەتێکی زۆر باشت کردو و سەبقێکی ڕۆژنامەوانی جێبەجێ کردو ڕەنگە بڵاوکردنەوەی ئەو ڤیددیۆیە زەرەر بە ئاسایشی نیشتیمانی بگەێنەوە ئەوە پێڵەن هۆشیاری نیشتیمانی بەڕاستی یەکێکە لەم دۆخەیە کە زۆر گرنگە قۆناغێکی هەستیارە قۆناغێکە کە لەمە سەختترمان تێپەڕان ئێمە ئەنفال و کیماباران و ڕووداوی سەختترمان تێپەڕان زۆر جار هێندە دەستی دوژمنین یعنی لە ڕووداوێکە بۆ نمونە بەیانی 16 سێە یادی کارەساتی هەڵەبجی شەیدا لە جەنگە هەموو شتێ ڕێگە پێدراو نییە جەنگیش یاسای خۆی هەیە یعنی تۆ نابێ بیانوو بدەی بە دوژمن بیانوو بهێنیتەوە بۆ سەدام کە تاوانێکی وای ئەنجام داوە هیچ بیانوویەک بۆ هەڵەبجە نییە هیچ بیانوویە بۆ ئەنفال نییە ڕووداوێکی بەڕاستی شەرمنهێنەری مرۆڤایەتیە یعنی تۆ نابێ ئەمە بدەی بەڵگە بێنیتەوە بۆ ئەوەی کە هۆکاری ئەمە ئەوە بۆ کە ئێران گرتوویەتیان وڵاتێتر هاتوویان پێشمەکە هاتووە ئەمە شەڕە من لە خاکی خۆمام یعنی کاتێ من زمانەکەم کاریگەری لەسەر تۆ هەیەکەواتە تۆ لەسەر خاکی منی ئەوانە هاتوونە لەسەر خاکی ئێمە یعنی ئێمە بۆ لەسەر دۆسەیەکی ڕەوای خۆمان شەڕەکەین ئێمە بەرگری لە مافی خۆمانەکەین کەواتە ئێمە ناتوانین ئەوە بە بەڵگە بێنینەوە بڵین بەڵگە بدەینە دوژمن بڵین وەڵا ئێمە هۆکاری ئەوەی یعنی ئێسایش هەرەمان شتە ڕاست ئێمە نابێ هۆکار بەوە بدەین کە بڵین ئەم وڵاتە هەموو هێزێکی تایە چۆن سوپای بیانی هاوپەیمانانی تایە لە ماکاتە وڵاتانی عەرەبیشی تایە ئەمە هۆکاریەوە نییە کە ئێمە خۆمان بخێنە بەر جەنگێکی میدیا یان جەنگێکی گەورەی ناوچەکە من قادر ڕزایی سەر وەرگێر سپاس بۆم کتێبەکە لەسەر میدیای سەربازی و جەنگی بڵاوت کردو بە PDF بەردەسە دەستە خۆش بەکارکێ بەرەکەتەر هەبی کرێ بڵم نووسەرێکی زۆر تایبەتمەندە لە بواری سەربازی و چاپێتمان لەگەڵا کردو و کتێبی زۆر تایبەتی هەیە دەستە خۆش خۆشەویستان